باگرەوێک 7 سەرنشینیان دابەکوشت. لەوانەیە ئەمەی دەیبیستی سەیرترین جۆری گرەوکردن بێ. لەم گرەوەدا 7 سەرنشین بوونە قوربانی. چیرۆکی ئەم ڕووداوە دەگەڕێتەوە بۆ ڕۆژی 20 ئۆکتۆبەری ساڵی 1986 کاتێک کاپتنی یاریدەدەری گەشتێکی ئاسمانی ئەلێکساندەر کلۆیڤ گرەوی لەگەڵ کاپتنی یەکەمی گەشتی ئاسمانی ژمارە 6502 دەکات کەوا دەتوانێت بەبێ سەیرکردنی زەوی فڕۆکەکە بنیشێنێتەوە. کاپتنی یەکەمیش دەڵێت ناتوانی بەبێ ئامێری ئۆتۆماتیکی ئەو کارە بکەیت، بەڵام کاپتنی یاریدەدەر سوور دەبێت لەسەر قسەکەی خۆی و گرەوی لەسەر دەکات. کاپتنی یەکەم جێگاکەی بۆ چۆڵ دەکا و دەڵێت وەرە ئەنجامی بدە. کۆنتڕۆڵی ئۆتۆماتیک دەکوژێنێتەوە و بەردەوام دەبن لە نیشتنەوە. 2 خولەک پێش نیشتنەوە فەرمان دەکات هەموو ئامێرەکانی ناو فڕۆکەکە دەکوژێننەوە. چاودێری کەشوهەوای فڕۆکەخانە پێیان دەڵێ ڕێگای نیشتنەوەی بگۆڕێ، بەڵام کاپتنی یاریدەدەر هەموو ئاگاداریەکان ئیهمال دەکات. لە پاش کەمێک کاتێک دەگەنە سنووری پەرژینی فڕۆکەخانە فڕۆکەکە هەڵدەگەڕێتەوە. بەهۆی خێراییە زۆرەکەی بە تەواوی تێک دەشکێ و بەو جۆرە بەم گرەوە سەیرە 7 سەرنشین دەبنە قوربانی. کاپتنی یاریدەدەر بە زیندویی دەمێنێتەوە، بەڵام 15 ساڵ زیندانی دەکرێ. ئەفسەری یەکەمی فڕۆکەکەش کە جێگاکەی خۆی بۆ یاریدەدەرەکەی چۆڵ دەکا لەو ڕووداوەدا دەمرێت. ئایا تاوەکو ئێستا گرێوێکی وەها سەیر و سەمەرەت بیستووە؟